لە سێبەری باوەڕدا بەشی دووەم. نووسینی محەممەد فەتحوڵڵا گولن. جیم. یەکێکی دیکە لەوانەی پێیان نایە نێو خانەی بەختەوەری سەردارمان سەڵ الله عليه وسلم زەینەبی کچی جەحش بوو، ڕەزای خوای لێبێ. ئافرەتێکی هەتا بڵی ڕەسەن و ئەوەندەش ناسک و خاوەنی ناخێکی فراوان بوو. لە هەمان کاتدا خزمی نزیکی سوڵتانی پێغەمبەران بوو، نزیک لە خۆی گەورە بوو. کاتێک کە سەردارمان زەینەبی بۆ زەید ڕەزای خوای لێبێ داوا کرد، خێزانەکەی کەمێک نابەدڵ بوون و مەیلی ئەوەیان هەبوو کە بیدەن بە سەردارمان سەڵ الله عليه وسلم. بەڵام پاش ئەوەی پێغەمبەرمان سەڵ الله عليه وسلم سوور بوو لەسەر داواکردنی بۆ زەیدی کوڕی حارثە، ئەوانیش ڕازی بوون. زەید سەردەمانێک بە کۆیلە گیرا بوو، ئازادی خۆی لەدەستدا بوو. دواتر لەلایەن پێغەمبەری سەردارمان سەڵ الله عليه وسلم ئازاد کرا بوو. پێغەمبەری مەزن بە سووربوونی لەسەر ئەم هاوسەرگیریە دەیویست یەکسانی لە نێو خەڵکدا دابمەزرێنێت و پایەکانی بەهێز بکات و ئەم کارە گرانەش هەر لە خزمەکانی خۆیەوە دەست پێ دەکرد. بەڵام ئەوەندە هەبوو ئافرەتێکی فیترەت بەرزی وەک زەینەب پێنەدەچوو بتوانێت درێژە بە هاوسەرگیریەک بدا کە تەنها لەبەر گوێڕایەڵی فەرمانی پێغەمبەر پەسەندی کردهبوو. ئەم هاوسەرگیریە بۆ زەیدیش جگە لە مەینەت و حەسرەت و ناڕەحەتی شتێکی دیکەی لەگەڵ خۆیدا نەهێنا بوو. لە کۆتاییدا کەوتنە سەر ئەوەی لێکجیا ببنەوە. بەڵام پێغەمبەری سەردارمان هەوڵی دەدا زەید پەشیمان بکاتەوە و بەردەوامی بە هاوسەرگیریەکە بدەن. لەم سەر و بەندەدا جوبرائیل عەلەیه السەلام بە فەرمانێکی ئاسمانیەوە هات کە ئەویش هاوسەرگیری پێغەمبەر خۆی بوو لەگەڵ زەینەبدا. ئەم تاقیکردنەوەیەی پێغەمبەری مەزن لێرەدا دووچاری بووە تا بڵێ قورس و گران بوو، چونکە ئەوە شتێک بوو کەس نەیدەوێرا بیکات. ڕوبەڕووبوونەوەی دابوونەریتێکی کۆمەڵایەتی وا بوو کە دەمێک ساڵ بوو ڕەجی داکوتی بوو. ئەم ڕوبەڕووبوونەوە سەختە، تەنها بە خاتری فەرمانی خوایی دەتوانرا بکرێت. بەڵێ، پێغەمبەرمان درودی خوای لێبێ هاوڕێ لەگەڵ هەستێکی بەندایەتی قوڵدا ئەم کارەی کرد کە زۆر لەسەر کەسایەتیە بێگەردەکەی قوڕس بوو. حەزرەتی عایشە دەفەرمێت ئەگەر بە گریمانەیەکی مەحاڵ پێغەمبەری خوا ڕێی پێ بدرایە بەشێک لە وەحی بشارێتەوە، ئەوە ئەو ئاەتانەی دەشاردەوە کە فەرمانی پێدەکەن هاوسەرگیری لەگەڵ زەینەبدا بکات. بەڵێ، ئەم هاوسەرگیریە هێندە بۆ زاتی ڕیسالەت پەنا زەحمەت بوو. حکمەتی ئیلاهی دەیویست مەوجودێکی مەزن و بێگەردی وەک خاتو زەینەبی دایکمان بباتە نێو خانەی پێغەمبەرەوە و لە ڕووی زانست و ناسینی خوای گەورەوە پێی بگەیەنێت و بیکاتە فەرمانبەرێکی ئێرشاد و تەبلیغ. هەرواش دەرچوو خاتو زەینەب لەسەر گوزەشتەی ژیانی دواتریدا هەمیشە ڕەچاوی ئەو وردی و ناسچیەی دەکرد کە پێویست بوو لە خێزانی پێغەمبەردا هەبێت. لە سەردەمی جاهیلیەتدا مامەڵەی منداڵی خوێنی لەگەڵ ئەو منداڵانەدا دەکرا کە هەڵگیرابوونەوە و هەروەک بووچی خۆشیان لە خێزانی ئەو منداڵەیان دەڕوانی. بەڵام کاتێک خوای گەورە ویستی ئەم نەریتەی سەر بە سەردەمی جاهیلیەت لە ناو بەرێت، دیسان لە پێغەمبەرەوە سەڵ الله عليه وسلم دەستی پێکرد. ئەوەی بەدەم پێی دەڵێن کوڕم، نابێتە کورتان بەو قسەیە. هەرچەندە زۆرشتی دیکە هەن لەسەر هاوسەرگیریەکەی لەگەڵ زەینەبدا بگوترێت، بەڵام ڕەچاوی ئەوە دەکەین کە ئەمە بابەتی پرسیار و وەڵامە و هەر ئەمەندە هەڵدەگرێت. بۆیە وازی لێدێنین هەتا ئەو کاتەی ئەم بابەتە بەسەر بەخۆیی باز دەکەین. چیم؟ یەکێکی دیکە لەوانەی شەرەفمەندی هاتنە نێوخانەی پێغەمبەر بوون جوەیریەی کچی حارس بوو، ڕەزای خوای لێبێ. جەنگێک لەگەڵ هۆزە ناموسڵمانەکەیدا بەرپا کرا و ژن و پیاویان بەدیل گیرا بوون. جاکاتێگە مافرەتە خانەدان و خاوەن غرورە هێنرایە لای پێغەمبەری مەزن، هەستەکانی تەواو شێوا بوون و لێوان لێو بوو لە ڕق و چینە. ئالەم کاتەدا پێغەمبەری سەردارمان بە زرنجە هەرە مەزنەکەی بە ئاسانی خواردنەوەی پەرداغێک ئاو لە چاوتروکانێکدا ئەم کێشەیەی چارەسەر کرد. کاتێک پێغەمبەری گەورەمان جوەیریەی مارە کرد، جوەیریە بەرز بووە بۆ پلەی دایکی ئیمانداران و بووەجێی ڕێز و نەوازشی هەمووان. دواتری ژیارانی پێغەمبەری خوا گوتیان خزمانی پێغەمبەر نابێت دیل بکرێن و دیلەکانی خزمی جوەیریەیان ئازاد کرد و بەمەش دڵی جوەیریە ڕەزای خوای لێبێ و دڵی تایەفەکەیشیان بەدەستێنا.
هەروەک دەبینرێت لەم کاتەدا کە تەمەنی پێغەمبەری مەزن لە دەوروبەری 6 ساڵیدا بووە، بەم هاوسەرگیریانەشی بە وێنەی چەندەها ڕووداوی دیکە چەندین کێشەی چارەسەر کردووە و لەو ڕووداوە قیامەت ئاسایانەدا ئەو نەسیمی گونجان و ئاشتی و کامەرانی هەڵکردووە. یەکێکی دیکە لەو بەختیارانەی هاتە نێوخانەی پێغەمبەر سەفیەی کچی حویەی بوو، ڕەزای خوای لێبێ، کچی یەکێک لە ئەمیرەکانی خەیبەر بوو. لە ڕووداوە بەناوبانگەکەی خەیبەردا باوکو برا و مێردەکەشی کوژران و هۆزەکەشی بەدیل گیران. لەم کاتەدا سەفیە لە ناوخۆیدا بە نەفرەتی تۆڵەسەندنەوە دەسووتا. بەڵام کاتێک پێغەمبەری مەزن مارەی کرد، ئەویش بەرز بووەوە بۆ ئەو ئاستەی هەموو مسلمانان ڕێزی بگرن و یارانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی بڵێن دایکە و ژیانی لەپاڵ ئەو کەسەدا دەست پێ کرد کە بە گەورەی و بڵندی خۆی هەموو شتەکانی دەتواندەوە و نەرمی دەکردن. ئیدی حەزرەتی سەفیەش هەموو شتێکی بیرچووەوە و شانازی بەوەوە دەکرد کە بووەتە خێزانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. جگە لەمە لە ڕێی سەفیەوە زۆرێک لە یەهودیەکان دەرفەتی ئەوەیان بۆ ڕەخسا لە نزیکەوە پێغەمبەری خوا ببین و بیناسن. ئەو خوایەی لە شتێکەوە هەموو شتێک دائافرێنێت و لە هەموو کارێکیدا هەزاران دانایی هەیە، بە وێنەی هەموو هاوسەرگیریەکانی دیکەی پێغەمبەری سەردار لە مەشیاندا چەندان خێر و بەرەکەتی دانابوو. جگە لەمەش پێدەچێت ئەمە لە ڕووی چوونە نێو دنیای ناوەچی دوژمنانیش وانەیەک بێت بۆ مسلمانان. حەزرەتی سەفیە و ئەو ئافرەتانەی دیکەش کە لە میلەتی جیاواز بوون هۆکارێکی گرنگ بوون بۆ ئەوەی لێیانەوە جیهانێکی ناوەچی ئەو میلەتانە ببیندرێت. بەڵام دەبێت مرۆڤ وریا بێت بەهۆی هاوسەرگیریکردن لەگەڵ ئافرەتێکی ناپاکدا نهێنیەکانی خۆی نەداتە دەست دوژمنەکانی. یەکێکی دیکە لە بەختیارەکان دایکمان خاتوو سەودەیە. ئەمیش هەر یەکێک بوو لە یەکەمین مسلمانەکان، لەگەڵ مێردەکەیدا ڕووی لە حەبەشە کرد. قەدەری هاوشێوەی قەدەری حەبیبە بوو، لەوێ مێردەکەی وەفاتی کرد و بەمەش بێ سەرپەرشتیار مایەوە. پێغەمبەری مەزن برینی ئەم دڵشکاوەشی ساڕێش کرد و لە پەرێشانی ڕزگاری کرد و بوو بە هاودەمی. ئەم کارەش ئەوەندە گرنگ بوو بۆ ئەم ئافرەتە بەڕێزەی کە تەنها ئاواتی ئەوە بوو لەژێر سەرپەرشتی و مارەی پێغەمبەردا بێت کە شتێکی دیکەی لە دنیا نەدەویست. بەڵێ لە هەر یەکێک لە هاوسەرگیریەکانیدا دانایی و بەرژەوەندیەک بوونی هەیە و هیچ داناییەکیان مەبەستێکی نەفسی تێکەڵ نەبووە، جایان وەک ئەوەی لە یەکەم دوو خەلیفەی ڕاشیددا دەبینرێت مەبەستی دامەزراندنی خزمایەتیەکی نزیکتر بووە لەگەڵ وەزیرەکانیدا، یاخود توانست و لێهاتووی فێربوونی خێزانەکەی بووە، یان وەک ئەوەی بینیمان لە هەر یەکێک لە هاوسەرگیریەکانیدا داناییەکی جیاواز و بەرژەوەندیەکی تایبەت هەبووە کە چووەتە ژێر ئەو بارە قورسانە. لەگەڵ ئەمانەشدا دابینکردنی جێوڕێ بۆ هەموو خێزانەکانی و دەستەبەرکردنی نەفەقەیان و دابینکردنی هەموو پێداویستیەکانیان بە دادپەروەرانەترین شێواز و مامەڵەکردنیان بە گوێرەی دادپەروەری و ڕەوایەتی و ڕێگرتن لەو کێشانەی کە پێدەچوو لە داهاتوودا لە نێوانیاندا ڕوو بدەن و چارەسەرکردنی ئەو کێشە و لێکتێنەگەیشتانەی دەهاتە ئاراوە بە شێوەیەکی زۆر ئاسان. بەڵێ هەموو ئەمانە بەڵگەی پێغەمبەریەتی ئەو زاتە بێهاوتایەن، هەروەک بێرناتشۆ دەڵێت ئەو گەورەترین کێشەکانی بە ئاسانی خواردنەوەی کوپێک قاوە چارەسەر دەکرد. ئێمە ومانان دەزانین بەڕێوەبردننی ژنێک و یەکدوو منداڵ چەندە قورسە، کەچی دەبینین ئەو خێزانەکانی خۆی وەک ڕیتم و گونجانی هۆنداوەیەک ئیدارە دەدا کە هەندێک لەو ئافرەتە بەڕێزانە پێشتر چوونە ماڵی دیکەوە و میزاجی جیاوازیشیان هەبوو، بۆیە لە بەرامبەر ئەو هێزی بەڕێوەبردنەی ئەودا لارەمل دەوەستین و دوولۆ دەبین. بابەتێکی دیکە دەمێنێت، ئەویش ئەوەیە کە بۆچی ژمارەی هاوسەرەکانی لەو ژمارەیە زیاترە کە بۆ ئومەتەکەی دانراوە. ئەمە تەشریعێکی تایبەتە. بەڵێ یاسایەکی تایبەتی وایە کە دارای چەندین دانایی و بەرژەوەندیە لە خۆیدا و پێدەچێت ئێمە بەشێکیان هەر نەزانین. ماوەیەک مۆڵەتێکی ڕەها بەمە دراوە و پاشان سنووردار کراوە و قەدەغە کراوە. بە گوێرەی گرنگی پرسیارەکە پێویست بوو بابەتەکە درێژ بکەمەوە. ئومێدەوارم بمبەخشن.